بانیتان باش سپێدە باش ڕۆژێکی باشیش دەست پێ بکەن لەگەڵ پرۆگرامی ڕۆژ باش. ئەمڕۆ بڕگە و بابەتی جیاوازمان بۆ هەڵبژاردوون و تەوەری پرۆگرامەکەمان تایبەت کردووە بە ئەو کێشە و گیر و گرفتانەی کە ئێستا لە نێوان خێزانەکاندا هەیە، خود بڵین لە نێوان هاوسەراندا هەیە، هەم ڕێژەی جیابوونەوە هەم ڕێژەی یاخود بڵین هاوسەرگیری و کێشەکانی دوای جیابوونەوە بە تایبەت منداڵان ئەکەونە چ بارودۆخێکەوە وەکەونە دەستی کام لایەنەوە. هەموو ئەمانە لە ڕێگەی یاساوە دیاری کراوە و چەندین مادەی لەسەر تایبەت کراوە. بۆ ئەو مەبەستەش ئەم ساڵ لە پەرلەمانی عێراق چەندین گۆڕانکاری لە مادەی 57 داکراوە کە نامەوێت ئێستا تەفاسیلی بەم دواتر لەگەڵ میوانێکی تایبەت لەو بارەوە قساکەین. جگەلەوە بڕگە و بابەتی دیکەمان هەیە، بابەتی هوەری کلتوریمان هەیە کە هەمیشە کوردستان 24 هەوڵی داوە لە ڕێگەی کارەکانیەوە یاخود لە ڕێگەی پەیامنێرانیەوە بێت هەموو ئەو بابەت و بەرنامانەی کە ئامادەیەکە فستیڤالە هوەریەکان ئەدەبیەکان لە جیهاندا بێت بەسەری بکاتەوە و ئامادەکەین بۆ ئێوەی بینەر و بیسەر. با دەستپێکی پرۆگرامەکەمان بە کورتێک لە هەواڵەکان بێ بزانین چی دەگوزارێت. ئەمڕۆ پەرلەمانی کوردستان کۆ دەبێتەوە. ئەمڕۆ کاتژمێر 11 پێشنیۆڕۆ پەرلەمانی کوردستان کۆ دەبێتەوە بە گوێرەی کارنامەی کۆبوونەوەی پەرلەمان پێشنیازە یاسای هەمواری یەکەمی یاسای ژمارە 3 ساڵی 2019 تایبەت بە ئەو زەویانەی کە لە سنووری شارەوانیەکان زیادە ڕۆییان کراوەتە سەر دەخاتە دەنگدان. هەروەها خوێندنەوەی دووەم بۆ پێشنیاز و پرۆژە یاسای هەمواری یەکەمی یاسای ماف و ئیمتیازات خاوەن پێداویستە تایبەتەکان و بەکاربردن و هەمواری یاسایی و بەرهێنان و پیشەسازی دەکات. بەفرۆکەی بێفرۆکەوان هێرشکرایە سەر باڵیۆزخانەی ئەمریکا لە بەغدا و زەنگی ئاگادارکردنەوەش لێدرا. پامنێری کوردستان 24 ڕایگەیاند بەفرۆکەی بێفرۆکەوان هێرشکرایە سەر باڵیۆزخانەی ئەمریکا لە بەغدا و فڕۆکەکەش بەهۆی سیستمی بەرگری ئاسمانی تێکشکێنرا. پامنێری کوردستان 24 ڕاشیگەیان باڵیۆزخانەی ئەمریکا لە بەغدا زەنگی ئاگادارکردنەوەی لێدا و دەنگی 4 تەقینەوەش بیسترا. جومانە غەلای گوتەبێژی کۆمسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق ڕایگەیاند تەواوی ئامادەکاریەکانیان کردووە و ئێستا کار بۆ قۆناغی دەنگدان دەکەن. گوتەبێژی کۆمسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق گوتیشی تەواوی پێداویستیە لۆجستیەکان ئامادە کراون و لە چەند ڕۆژی داهاتووشدا تیر و پشک بۆ پاڵێوراوەکان دەکرێت. ئاماژەی بەوەش کرد کە لە هەر بنکەیەک وێستگەیەک سکاڵا تۆمار دەکرێت دەنگەکان بەدەست هەژمار دەکرێتەوە. جۆ بایدن سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا پەیامێکی ئاڕاستەی هاوڵاتیانی وڵاتەکەی کردو و جەختی لەوە کردەوە بەهۆی بەرەوپێشچوونی هەڵمەتی پێدان و وەرگرتنی ڤاکسینی کۆرۆنا ئەمریکا لە سەرکەوتن بەسەر ڤایرۆسی کۆرۆنادا نزیک بووەتەوە. سەرۆکی ئەمریکا هۆشداریشیدا لە مەترسیەکانی ڤایرۆسەکە بەگشتی و بەتایبەت کۆرۆنای گۆڕاوی دەلتا و ڕایگەیاند هێشتا مەترسیەکانی ڤایرۆسی کۆرۆنا کۆتایی نەهاتووە و پێویستە هاوڵاتیان بەو هۆشیاریەوە مامەڵە لەگەڵ دۆخەکە بکەن. پاپا فرانسیس پاپای ڤاتیکان نەشتەرگەری بۆ دەکرێت. پاپا فرانسیس ڕێبەری کاسۆلیکیەکانی جیهان و سەرۆکی ڤاتیکان بەهۆی دروستبوونی ئازار لە ڕێخۆڵە ئەستوورەیدا گواسترایەوە بۆ نەخۆشخانە و نەشتەرگەری بۆ کرا. بە گوێرەی راپۆرتە پزیشکیەکان دەبێت پاپا دوای نەشتەرگەری 5 ڕۆژ لە نەخۆشخانە بمێنێتەوە. پاپا فرانسیس تەمەنی 85 ساڵە و بۆ یەکەم جارە دەگوازرێتەوە نەخۆشخانە و نەشتەرگەری بۆ دەکرێت. کورتێک لە هەواڵەکانم پێشکەشکردن. خانمێکی هونەرمەند دانیشتووی قەزای شامی پارێزگای دیوانەی عێراقە بۆ یەکەمین جار لە هەولێر پێشانگایەکی تایبەت دەکاتەوە کە سەرجەم کارەکانی بە کوتاڵ و قوماش دروست کراوە. ئەو دەڵێ دایکم بارگدرووە لە پاشماوەی قوماشەکانی ئەو
ئەم کارە هونەریانم دروست کردووە. هەر یەک لە کارەکانیشی سنبولی هێز و ورەدانە بە خانمان و بە جۆرێک نەریتەکانی ناو کۆمەڵگەی خۆی کە بربەستن بۆ خانمان دەخاتە ڕوو. باسی یەکێک لە کارەکانی خۆی دەکات. سورا بە تێکەڵکردنی ڕەنگ و قماش دەیهەوێ ئازارەکانی خانمانی کۆمەڵگاکەی بخاتە ڕوو. وەکو هێمایەک بۆ تێکشکاندن و دەربازبوون لە نەریتەکان و پێدانی هێز و ورە بۆ دەربازبوون لە بربەستەکان. ئەم خاتونە بە بەکارهێنانی کوتاڵ و پاشماوی قماش دەیهەوێ قەبارەی بێبەشبوون و پەراوێزخستنەی خانمان بەرجەستە بکات. تجعل من المرأة أداة نابێت تەنها ژن لە ڕووی سێکسەوە چاوی لێ بکرێت و وەک ئەوەی کە تەنیا مەکینەیەکە بۆ هێنانی منداڵ و هەروەها دەبێت بزانین کە ژنان توانایەکی زۆر بەرجەستیان هەیە دەتوانن کاری زۆر ناوازە بکەن. لەلایەن بەکارهێنانی و مادانەی کە من تابلۆکانی پێیانەخشێنم زیاتر با قماش ئەو کارە دەکەم چونکە قماش لە هەموو ماڵێکدا پەیدا دەبێت و زۆر ئاسان دەست دەکەوێت و هەموو کەسیش ئاشنایە بۆ مادەیە. سورا دانیشتووی قەزای شامیە. ئەو لە شارێک لەدایک بووە کە دابوونەری زۆر بەسەری دازاڵ بووە. سەرەتای کاری بە هونەری درومان دەست پێ کردوە، بەڵام دوای ماوەی بیر لەوە دەکاتەوە پاشماوەی قماشەکانی بەردەستی دایکی کە بەرگ دوورە بە جۆرێکی تر بەکاربێنێ. یەکەم جار لە بەغدا ئەم پێشانگایە دەکاتەوە، بەڵام بارودۆخ و ئارامی کوردستان بە دەرفەت دەزانێ بۆ کردنەوەی پێشانگەکەی لە هەولێر. بيت أعرف شنو نوع الحرية للمرأة. پێم خۆش بوو ئەو جۆرە ئازادی کە ژنانی هەولێر هەیەە بیان بینم، چونکە بەو پێی کە دەزانن لە ناوەڕاست و خواروی عێراق ئازادیەکی کەمتر بۆ ژنان هەیە. پێم باش بوو کە کارەکانی خۆم لێرە نمایش بکەم و لە دید و ڕوانگەی منەوە ئەو ئازادیەی کە لە خوارو ناوەڕاستی عێراق هەیە نیشاندەری بم. پەیامی من بۆ خانمانەی کە ئازادیەکی باش لە بەردەستیانەوەکو خانمانی کوردستانەوە ئازادەکان بقۆزنەوە، ئێمە ببینن کە لە خوار و ناوەڕاستی عێراق ئازادیەکی ئەوتۆمان نییە، چاو لە ئێمە بکەن وەکو خوشکانی خۆیان پاڵپشتی ئێمە بکەن بۆی کە ئازادی بەدەست بێنین. سورا تەمەنی 25 ساڵە و دەرچووی کۆلێژی هونەرە جوانەکانی زانکۆی قادسیەیە. لە ساڵی 2016 بەهۆی دایکی فێری درومان دەبێ، بەڵام تێڕوانینی ئەو بۆ قماش و دووبارە بەکارهێنانەوەی پاشماوەکانی قماش بیرۆکەی دروستکردن و خوڵقاندنی کارێکی هونەری بەم جۆرەی لێ دەکەوێتەوە و هێناوێتە کوردستان و لە فێرگەی فرێمینگ بۆ ماوەی 1 مانگ نمایشی دەکات. هێرۆ مەولودی، کوردستان 24 هەولێر. کارەکانی خانمان هەمیشە بۆ خۆیان ئەدوێن جا لە هەر شوێنێک بن دەرفەتە دۆستنەوە. خانمێک لە شارێکی دیکەوە هاتۆتە هەرێمی کوردستان هاتۆتە هەولێر، لێرە لەو پارچانەی کە دایکێت یاخود دایکی درومانە هاتووە بە جۆرێکی تر خەمەکانی ژنان نمایش دەکات و دەیخاتە بەر دیدەی هەموو ئەو کەسانێک کە ئیبینن. بە هاوکاری دامەزراوی کوردستان 24 کە بۆ توێژینەوە و ڕاگەاندنە یەکەمین فستیڤاڵی مۆسکۆ بەڕێوە دەچێت، یاخود بڵێن یەکەمین فستیڤاڵی کوردی مۆسکۆ لە پایتەختی رووسیا بەڕێوە چێت. گولیزار گەردنجەری بە کوردستان 24 ڕاگەاندووە کە ئێستا 35 فیلمی کوردیان هەڵبژاردووە بۆی لە ڕۆژانی 21 تا 25 حوتی 2021 لە یەکەمین فستیڤاڵی نێودەوڵەتی فیلمی کوردی لە مۆسکۆ نمایش بکەن. گەردنجەری ئەوەی خستۆتە ڕوو کە زۆربەی ئامادەکاریەکانی کردووە، ئێستا سەرقاڵی داوەتنامە و ڤیزەن بە میوانەکانی بن کە لە باشوور و باکووری کوردستان و وڵاتانی ئەوروپی و 50 کەسیان بانگێشت کردووە کە پێکاتون لە دەرهێنەر و ئەکتەر و هونەرمەندی ناوداری کوردیش. فستیڤاڵی نێودەوڵەتی مۆسکۆ بۆ فیلمی کوردی وا بڕیار بوو لە مانگی گوڵانی ساڵی ڕابردوو بەڕێوە بچێ، بەڵام بەهۆی پەتای کۆرۆناوە نەتوانرا، بۆیە ئەم ساڵ جارێکی کە مۆڵەتی فەرمیان لە وەزارەتی کولتوری رووسیای فیدرال وەرگرتەوە بۆ بەڕێوەبردننی یەکەمین فستیڤاڵی نێودەوڵەتی مۆسکۆ بۆ فیلمی کوردی. لە ساڵی 2021دا وەزارەتی کولتوری رووسیا مۆڵەتی داوەتە 163 فستیڤاڵی نێودەوڵەتی فیلم لە سەرانسەری رووسیادا. فستیڤاڵی نێودەوڵەتی مۆسکۆ کە بۆ فیلمی کوردیە یەکێکە لەو فستیڤاڵانەی کە 21 تەمموز دەست بە کارەکانی دەکات تا 25 مانگیش بەردەوام دەبێت.
بابێکەوە بینەری ڕەوشی کەشوهەوای شارەکانی کوردستان بین. پەرلەمانی عێراق مادەی 57 کە تایبەتە بە یاسای باری کەسێتی هەموار دەکاتەوە. ئێمە لەسەر ئەم بابەتە و لەسەر لێکەوتەکانی و ئەو کارە یاخود لە هەرێمی کوردستان چۆن کاری پێکرێ میوانداری پارێزەر سارا عەلی گەردیمان کردووە لە ئستۆدیۆ لەگەڵمانە. بەخێر هاتی سارا خان، دانیت باش. بەیانی تو باش و بەیانی بینەرانی کەناڵەکەشتان باش. زۆر سپاس. یەکسەر دەست پێ بکەین بە بابەتەکە. بابەتەکە هەندێک ئەوەیە گەر بڵین وشکە خۆتان نزان ئەگەر بابەتی یاسایی بێت کەمێک ئالۆزە یاخود هەرچەندە بۆ بینەر گرنگە، بەڵامە بێ سەرەتایمەوای لێ بکەین کە تۆزێک ڕابین لەگەڵ بابەتەکان و قسەی لەسەر بکەین. جا هەر کە هاتی یەکسەوتم تەنسیقمان کردو دوکمان قاتی ڕەش دیارە دوکمان فکرەمانەوە بۆ ئەوڕۆ. ڕاستە. بانیان خۆت هەر زوو ئەڵەستی؟ بەخۆی عادەتەن بەهۆی پیشەکەمانەوە کەمەک خەو تەوازنی ڕۆژانەمان سابتە باڕاستە بەیانیان زوو بەخەبەر دێن و ئیدی ئامادەکاری ئەو ڕۆژە دەکەین لە بۆ کەیسات و باڵێن ئیشەکانی داوایری خۆمان. ڕاستە ئیدی حەسەب ڕۆژە جاروایە زوو جاروایە درەحەتە و درەنگ هەڵستین ماندوو نەبی. سارا خان، ئەو یاسایی کە هەموار کراوەتەوە مادەی 57 باسی واکات کە ئیدی منداڵ دوایەوەی کە دایک و باوک جیابنەوە و چەندین بڕگەی دیکەشیتیایە چی بەسەریەت چۆنە. ئەمانوێ پێمان بڵێ لە هەرێمی کوردستان هەموارکردنەوەی یاساکە چۆن بەڕێوەچێ و چۆن کاری پێکرێ. لە هەرێمی کوردستان ئەمە قانونێکمان هەیە بە ناوی باری کەسی. ئەو قانونە تەنزیمی بینی ئافرەت و پیاو دەکات لە کاتی هەڵبەشانەوەی خێزان و لە کاتی هەمانکە لە کاتی دروستبوونی خێزانیش کە ئەو هەڵسەنگاردنەی دەکات ئەو شیکردنەوەی دەکات لە بۆ بابەتی بینی
ژن و پیا و منداڵ تعدیلەکەی بە ژمارە 1970 ساڵی 1950 هەموار کرایتەوە خۆی پێشتر خاڵونێکی تر بوو ئێستا هەموار کرایتەوە سەبارەت بە مادەکانی هەر مادە و باس ینی لە پێکێنانی ژیان تاوەکو هەڵەشانەوە و جودابوونەوەی ژیان هەموو بە قانون ڕێکخرا و بە بەرگە سەبارەت بە ئەو قانونە یاسای با بڵێن بەرگەی 57 ساڵی 1950 کە ئێستا پەرلەمانی عێراق با بڵێن هەڵساوە بە تعدیلکردنی هەرێمی کوردستان ناگرێتەوە تەنیا ئەو قانونە تایبەتە بە با بڵێن پەرلەمانی عێراق کە دانیشتنی یەکەمی لە بۆ کرایە ئەویش حتمما کۆمەڵێک لایانی باش و لایانی خراپی هەیە و حتمما هەندێک کەس هەیە کە ڕای لەگەڵ ئەو قانونە نوێیە ئەو تعدیلە نوێیە و لایەنگری دەکەن و کۆمەڵە کەسیشمان هەیە کە لایەنگری ئەو قانونە ئەو تعدیلە نین هەر وەکو گوتمان هەر مادەیە کە مشەڕعی قانون دایدەنێ لایانی چاکی هەیە و لایانی خراپیشی هەیە ئەگەر بێت و باز لە مادەکان بکەین بەخۆی مادە کەونەکانی 57 بەڕگەی 57 لە نۆ خاڵ پێک هاتیە هەر خاڵی باز لە دایانی منداڵ دەکا کە ئایا ئەو منداڵە لای کێ دەمینێتەوە و کێ دایانی دەکا ئەگەر بێت و فەقەرە دەست پێ بکەی و بەشیکردنەوەی تێیدا دەبینی ینی لایانی باشی هەیە و لایانی خراپیشی هەیە ئەگەر با بڵێن فەقەرە یەکەم باز بکەین کە دەڵێتن باوەک خۆی بخینمەوە چکە مادە ناوی خەڵەتبی ڕاستە لە کاتی ژیانی هاوسەرێتی بۆ دوای جیابوونەوە ئەو کاتێک کە ژیان لە بڵین دەست پێ دەکات دەچێت ناو پرۆسەی زەواج و هەتا دوای جیابوونەوەش دایک لە پێشتر لە بۆ دایانی منداڵەکەی ینی دایکەکە ئەوەیەتی زیاترە لە مادە کۆنەکە باسی تەمەنی نەکردیە ئێستا ئەو مادە نوێیە کە هاتیە دەڵێت تا تەمەنی 7 ساڵی ینی تا تەمەنی 7 ساڵی لای دایکەکەیە پاشان باوکەکە داوای منداڵەکە دەکاتەوە باشە ئەو کاتە منداڵەکە ناتوانێت خۆی قەرار بات یاسایش جوانمان هەیە دەڵێتن منداڵ ڕاست و غەڵەتی خۆی نازانی لەو تەمەنە ڕاستە ینی ناتوانانی بڵێتن بەڵام هۆگری هەیە بۆ دایکەکەی یان بۆ باوکەکەی کە منداڵ تازە لە دایک دەبێت ئەو بۆنەی کە لە دایکی دەیکا و ئەو شیر خواردن و با بڵێن کۆمەڵێک هەستکردنە کە بە دایکەوە پەیوەستە ئەمە لەسەر ئەو قسەی دادوەرێکی بیانی هەیە دەڵێتن ڕۆژێک کەیسێکی جیابوونەوە هاتە لام دەڵێ منداڵەکە زۆر بە وریایی و ژیریەوە دانیشت بوو سەری دایک باوکەکەی دەکرد دەڵێ کە بانگم کرد دەتەوێت لای کامیان بی تەمەنیشی بچووک بوو بەسەر ئاوە پرسیارم لێ کرد کە گوتم دەتەوێت لای کامیان بی گوتی وەڵاهی گوتی بەبێ ئەوەی کە هیچ قسەی بکا خلاف بی گوتی نامەوێت لای دایکم بم گوتی پرسیارم لێ کرد لۆ لەبەرچی گوتی بانیان زوو هەڵم دەستێنی نانم دەداتێ دەم گۆڕی حازرم دەکا لە بۆ مەکتەب دێمەوە بە عەجەلە دەم گۆڕی و دووبارە ناخواردون و یەڵە سەعی بکە یەڵە دەرسەکان بخینە گوتی ئەدی لۆ بابەت هەڵدەبژێری گوتی ئەخەر بابم دەڵێ بڕۆ دەرەوە لە خودیاری بکە یعنی بەو نەستە کە منداڵەکە نەیتوانی غەڵەت بڵێ یان قسەی بکان ناڕاست بی ڕاستە کەوای پێ دەڵێ نە دەبی دایکت بەخێوت بکە چکە ئەو مەسلحەتیوی لە پێشترە ینی دەزانی کو بەخێوی بکە کو پەروەردەی بکە ئەو کو فکر لە پاشە ڕۆژی بکاتەوە چکە ئێمە منداڵ کە لە دایک دەبی تازە پێویستی بە گرنگی پێدان خزمەت پەروەردەکردنێکی باش باوکان تەنها یاریان لەگەڵاکەن و کەیف خۆشیانەکەنیت مناڵەکەش بۆیە زۆربەی کات هۆگری باوکێ بێ لە بەرۆی ئەو شتانەی کە بە دەست خۆەتی و زیانی هەیە بۆی هەستی پێناکە باوک کێشەی نییە لە قەیناکە با چۆنی پێخۆشەوە بکە سەبارەت بە فەقەڕە یەکەم کە ئەو تەمەنەی دانا لە مادە کۆنەکە ئەو تەمەنە ڕەچاو نەکرا و با بڵێن تەمەنێکی بچووکە تازە منداڵ ینی دەستە ناو گەشەیەکی نوێ ژیانەکی نوێ ئەوە مەکتەبە چونە ناو هاوڕێ و منداڵی ترە تێکەڵ دەبی
لەو تەمەنە زیاتر پێویستی بەڕای من زیاتر پێویستی بە دایکەکەی هەیە ڕاستە چونکە کچولە بی ئێدەی گۆزیەوە لە بۆ بی ئەکیکە یعنی لەو عایلە هەڵی دەگری دەیبێ ناو عایلە چی دیکە ئەو عایلێکی ئێستا دەیبێ ناوی نامۆن یعنی لە منداڵیەوە نەیدیتینە احتیمالە زۆر جار منداڵ هەیە لەو فترە گلینۆک دەبی بەڵێ ئێستا کەیسمان هەبووە با بڵێن لە لامان بووە دایکەکە کە لە سکی بووە گوتیتی ئەو منداڵم ناوێ هەر لە دایک بوو وەرن بیبن لە بەرچاوم نەدەمەوێ بیبینم نەدەمەوێ بۆنی بکەم یعنی لەو حاڵەتەی ئەو منداڵە گوناحی چیەکە دێتە سەر دنیا ڕاستە یعنی کە تو بڵێ نامەوێ پاش فترێک کە لای باوکی بووە هاتیە گوتی دەمەوێت داوای بینینەوەی منداڵەکە و بەخێوکردنی بکەم کە پرسیاری لێ دەکەی لە بەرچێ حاتیفەک هەبووە لەو دایکە کە لە سکی بواستی پێ نەکردە بەس کە لە سکی دایناوە جودا بوویتەوە ئەوجە بەهۆی ئەو هۆرمۆناتەیە کە لە ئافرەت هەیە و زۆر جاریش بەهۆی و بار و دۆخەی کە ئەگەر تونند و تیژی بە یاخود باری دەرونی ئافرەتە کە تێک درابێ بگاتە ئەو ئاستی بڵێ منداڵەکەم نایە بیبینم ئەمەش بۆ خۆی هەموو ئەگەڕێتەوە بوو ئەو کێشانەی کە لەسەر ئافرەتەکە یاخود هەموو ئەو بارە خراپانەی ئەچێت سەرشانی ئافرەتەکە بزەبت ئافرەت لە حاڵەتەکە کە بە خۆشمان ئافرەتین ڕاستە بە حاتیفەوە قەرار دەدا ینی لە کاتی تووڕەبوون فکر ناکاتەوە کە قسە دەکات زۆر ئافرەتمان هەیە یعنی کە بەرامبەر جەنابی حاکم ڕادەوەستیتن پیاوەکە کەمەک هادئترە کەمەک لەسەر خۆترە ئافرەتەکە دەشڵەژێ ئافرەت خۆی وایە یعنی ئاخر پێشتر پیاوەکە خۆی بەزمی خۆی کردووە یاخود بڵین کێشەکەی خوڵقاندەوە لێرەیە بڵین هەرچەنە ئەمە نابێت بەلایەنگریان ئەگەر واتێ بگەن بەڵام پێشتر کێشەکان خوڵقاوە ئیتر لەوێ کێشەی نیە قسە ناکە لە بەردەمی حاکمەکە نا بزەبت ئافرەتەکە زیاتر هەڵدەچی و زیاتر دەشڵەژێ سەبارەت بە فەقەڕەی دووەم لە قانونی ئەحواڵ شەخسی باس لە با بڵێن دەڵێ پێویستە دایکەکە ژیر بێ و پێگەیشتوو بێ و دەستپاک بێ ینی کەسێکی ئەمین بی و جێی متمانە بیتن لە پەروەردەکردنی منداڵەکە و بە هیچ شێوەیەک هاوسەرگیری نەکردبێتەوە ئەوە دەقی نەسی قانونە نوێیەکە کە لە قانونە کەونەکە با بڵێن باس لە هاوسەرگیری ناکاتن ینی دایکەکە لە بۆی هەیە هاوسەرگیری بکاتەوە و منداڵەکەش بێتێتە لای ئەو کەسێکی دیکە کە هاوسەرگیری کردووە بەخۆی لە قانونە کۆنەکە دەڵێتن پێویستە ئەگەر زەواج لەگەڵ کەسێکی غێری عێراقی بکاتەوە بەڵێنامەی پێپڕ دەکرێتەوە باڵێن لەسەر ئەو بەڵێنامەیە دەبێت پێوی پابند بێت کە منداڵەکە بەخێو دەکا لە ئەستۆی دەگری و با بڵێن وەکو منداڵی خۆی ئاگداری دەبێت لە حاڵەتێک ئەگەر ئاگداری ئەو منداڵە نەبوو یاخود پێشێلی ئەو تەعاهودە ئەو بەڵێنامەیە کرد بەڵێ ئافرەتەکە لێ هەیە داوای جیاببوونەوەی لەسەر بنووسی و داوای جیاببوونەوەی لێ بکاتن بەهۆی منداڵەکە باشە ئەگەر زەواجی لەگەڵ کەسێکی بیانی کردەوە لەو حاڵەتە ئەو کە گوتم ئەو تەعاهودەی پێپڕ دەکرێتەوە کە ئاگداری دەبێتن کە پێشەی لەو تەعاهودەی کرد داوای جیاببوونەوە لەسەر ئەو پیاوە تۆمار بکاتن بەڵێ لە هەمان کاتدا ئەگەر غێرە عێراق ینی غێر عێراقیش نەبی با بڵێن عێراقی بیتن یاسا کۆنەکە ڕەچاوی ئەو شتەی کردبوو هاوسەرگیری دەتوانێت بکاتەوە بەس ئێستا لەو قانونە نوێ دەڵێ کە دیتە مەوانە ینی مانەدانە قەتعیەن نابێت بە هیچ شێوەیەک هاوسەرگیری بکاتەوە باشە ڕەچاوی ئەوە کراوە ئێوە وەکو پارێزەران چوونەتە ناو ئەو وردەکاری کە ئایا ئەگەر لە لای باوکی بێت ڕێگەدراوە ئەگەر باوکەکە هاوسەرگیری بکاتەوە منداڵەکەی لابێ یاخود بە هەمان شێوەیە بۆ باوکەکەش سەبارەت بە پیاوەکە ئاساییە هاوسەرگیری بکاتەوە ئەمە لە هەموارە نوێیەکە هەموارە نوێیەکە باسی نەکردووە بەڵام خۆی ینی نۆرماڵ ئاساییە زەواج بکاتەوە تەنیا باس لە هاوسەرگیریکردنەوەی ئافرەتەکە کرا یعنی ئەگەر ئافرەتەکە هاوسەرگیری کرد ئەوە منداڵەکەی پێنادرێ لانی زۆر باشی هەیە و لانی زۆر خراپیشی هەیە وەکو احتیمالە کە هاوسەرگیری دەکاتەوە هاوسەری دووەمی بەڵێ ئینسانێکی باش نەبێ
باشە لە هەمان کاتە بۆ پیاوەکە جوانیە بۆ نمونەگەر پیاوەکە هاوسەرگیری بکاتەوە ژنێکی باش نەبێت و منداڵەکانی باش بەخێو نەکات بالفعل ینی نفسی شتە بەس لێرە هەموارەکە تەنیا باسی ئافرەتی دایکەکەی کردووە ئەمە کەیسێکمان هەبوو پار بڵین باوکی یەکەم داوای بینینی منداڵەکە و لە خۆگرتنی منداڵەکەی کردبوو منداڵەکە سەر و 18 ساڵ بوو ینی لەو حاڵەتە دەتوانی هەم دایک و باوکی دووەمی هەڵبژێری دایکی یەکەم و باوکی دووەم هەم دەتوانی باوکی یەکەمی هەڵبژێری بێتۆ لای ئەو کە تەبلیغ چوو لە بۆم باوکی دووەمی و ئەوانە هات ئامادە بوو لە بەردەم حاکم گوتی من هیچ قسە ناکەم گوتی دەتوانن لە خۆی بپرسن کە کوڕەکە هات گوتی ینی شتێکی زۆر ناخۆش بوو کە گوتیە بابی یەکەمی ینی گوتی لەوەتەی چاوم کردتەوە باباتی لە بۆ کردیمە ئەو ئەتون نەدیتە ینی نەوعک هەستمان بۆ خۆشەویستێ بینی بابی دووەم و کوڕەکە کرد کە ئەو بابی یەکەمی کوڕەکەیە نەک ئەوەی داوایەکی داوای بینینی کوڕەکە ینی گرنگ باوکایەتێکێ ناک باوک بوونەکە بزەبت ینی شرت نییە کە لە چێ لە دایک بووی ڕاستشت ئەوەیە کە چێ گرنگیت پێدەدا چێ با بڵێن لە خواردن و خەو و ژیانی ڕۆژانەت بەردەوام دەبێت لەگەڵ و پشتت دەگری یعنی گوتی ئەمن هیچ شتێکم نەکردێ ڕۆژێک لە ڕۆژان کە ئەو منداڵە هەست بۆ بکە کە ئەمن بابی دووەمیمە ئەمە هەم لە ئافرەت هەم لە پیاو ینی باش و خراپمان هەیە بەڵێ دەگەڕێتەوە سەر هەردووچیان ئایا ئەو دوو کەسە دەتوانن ڕابطێک لە بینی خۆیان دروست بکەن کە منداڵەکان بەیانی نادوو بەیانی سەرگەردان نەبن منداڵ ینی داهاتووی کۆمەڵگە ڕاستە ینی چۆن پەروەردەی بکەی لەسەر چ شکلێک بەخێوی بکەی هەمان شکل پیشان دەداتەوە لە داهاتوو لە نەوەی نوێ باشە ساراخان لە سەرەتاوە ئاماژە بۆ کرد کە ئەم یاسایە لە هەرێمی کوردستان کاری پێناکرێت دوای کە هەموار کراوەوە هۆکارەکانی چییە؟ بەپێی 120 دەستور لە بۆمان هەیە ئەمە تطبیقی بکەین و تطبیقی نەکەین تطبیقکردن و نەکردنی دەگەڕێتەوە سەر پەرلەمانی ئێمە باڵێن لەسەر یاسا دانانی پەرلەمان ئایا تعدیل دەکەنەوە لە هەرێمی کوردستان پێیوەردەگرن یاخود وەکو قانونەکەی خۆی ئەو کە مادەی 57 نۆ بڕگەیە بەڵێ هەر بڕگەی فەقەڕەیە کە تەنیا بڕگەی نۆ سێ فەقەڕەیە هەر وەک خۆی دەمێنێتەوە یاخود بەی حراق وەردەگرن با بڵێن ئێستاش لە عێراق تەنیا دانیشتنی یەکەمی لەسەر کرایە یعنی تەنیا اختراعەکە هێشتا نەچووتە بواری جێبەجێکردن و ئەوەندەی ئاگاداریش بم ڕۆژانە مناقەشەی لەسەر دەکرێت لەبەر ئەوەی کە بستە بواری جێبەجێکردن یاخود وەک خۆی بمێنێتەوە بەڵێ پرسیارت باشە بێگومان ئەمیر قسەکانە تاوکە اینجا چونکە پرسیارەکان زۆرن ساراخان لە کاتێکە ئەگەر ئەم دایکە مرد باشە ینی هەستاوە بە لە خۆگرتنی یاخود دایانێتی بۆ مناڵەکە بەڵام دایکەکە ئەمرێ لە هەموارەکە هاتووە چی لە مناڵەکە یاخود چی بەسەر بێت لە فەقەڕەی ئەو فەقەڕەی دەینە سەری ئێستا با باز لە فەقەڕەی سێ بکەین دەڵێ ئەگەر تەنازوعات دروست بوو لەسەر ئەوەی بژێوی منداڵەکە لەسەر چییە بەڵێ لە حاڵەتی لە فەقەرە نوێکە دەڵێ دادگا لەژێر ڕۆشنایی بەرژەوەندی منداڵەکە بەرژەوەندی منداڵەکە بژێویەکە دیاری دەکاتن و حکم نادرێت بە بژێوی منداڵەکە تاکو ژیانی هاوسەرەتی بوونی هەبێت ئەوە لە فەقەرە کۆنەکەش هەیە کە هەتا ژیانی هاوسەرەتی مابێ بڕیار نادا لەسەر نەفەقەکە یاخود دایکەکە لە ماوەی تەلاقی ڕەجعی دابێ یعنی ئەو تەلاقی کە دەتوانێت بگەڕێتەوە لای پیاوەکە بەڵێ بژێوی منداڵ با بڵێن کە دایک دایانی منداڵ دەکا ئەو منداڵە کۆمەڵێک با بڵێن مەسروفاتی هەیە کۆمەڵێک شتی پێویستە لە ژیانی کە بە پارە بەلایەنی مادی دەکرێت باشە جگە لە لایەنە معنەوەیەکێک کە سۆز و حاتیفەیە زۆر جار هەبووە داوای زیادکردنی بژێوی کرایە یاخود کەمکردنی بژێوی بەڵێ دەگەڕێتەوە سەر بارودۆخی دارایی پیاوەکە کە ئایا ئەو پیاوە توانای چەندی هەیە کە بژێوی ئەو منداڵە یاخود ئەو منداڵانە دیاری بکەن لای دایکەکەی بەڵێ دقە با بڵێن کۆن نوێیەکە
جیاوازێکی وهای تێدا نیە هەمان بژێویە هەمان ژیانی هاوسەرێتی بەردەوامە تەنیا دەڵێت لە بەرژەوەندی منداڵەکە بڕیار بدرێت بەرژەوەندی منداڵەکە چییە؟ جار وایە ئێستا کەیسی با بڵێن وامان لە بەردەستە کە داوای زیادکردنی نەفەقە دەکرێت لە پیاوەکە دایکەکە دەڵێ مەسروفی زۆر بۆ منداڵەکەم ئێستا بەهۆی ئەو وەزعیکە لە هەرێمی کوردستان خوڵقاوە و تێداینە دەڵێ خوێندنی ئۆنلاین فترێکی باش زیادکردنی نەفەقە لەسەر ئەو شتە بوو منداڵەکان پێویستی بە خەتی ئەنتەرنێتە مانگانە پێویستی بە کارتە پێویستی بە ئایپاد و مۆبایلە لە بۆەوەی لەسەری بخینی ئەوەش بە پارە دەکرێت یعنی پێویستە نەفەقەکەی نەفەقە گەر 100,000 بی کەمترین پارەی 100,000 بیتن هەر منداڵی ئێ باشە جلوبەرگە خواردنە ڕاستە یەک مانگی کامل سەرما گەرما یعنی پێداویستی ئەو منداڵە چەند گەورە بی ئەوەندە پێداویستی زیاد دەکا لە حاتە کە باوکەکە گوتیتی با نەخوێنێ ئایپاد و ئەنتەرنێتی پێویست نییە یعنی ڕۆژانە جێمان لەو شتانە دەبی یعنی کە زۆربەی حاکمەکان توڕە دەبن لەو قسەیە دڵێن ینی لۆ نەخێنی لەبەر چ نەیخێنی بژێوی زیادکردن لە بۆ باوک ئەگەر زیاتر لە 2 منداڵ و 3 منداڵی هەبی ئەستەمە باشە خاستن لەو حاڵەتی کە ژیانی هاوسەری نوێ پێکی نابیتەوە منداڵی کەی هەبیتن زۆر جار هەبوو دەڵێ پێم نادرێ ناتوانم لەوەندە ناتوانم زۆر جار هەیە هەر نایداتە بە ئافرەتەکە کە دایەنیتی باش لەم حاڵەتە چی بەرامبەرەکرێت لەم حاڵەتە تەنیا ڕەچاوی باردۆخی باوکەکە دەکرێت باوکەکە هەیە کاسبە یعنی ڕۆژانەی داراییەکی وای نییە لەو حاڵەتە منداڵەکە کو دەڵێ سەرگەردان دەبی لە ئەبێتە قوربانی لە بینی باوکەکە دائیمەن ئەمە دەڵێن باشە لە حاڵەتێکە ئەگەر باوکەکە هەیبوو باری دارایی باش بوو بەڵام بەهۆی ئەو یاخود بە هەر هۆکارێک بێ ئامادە نەبوو ئەو بژێویە دابین کات چی لەگەڵ لاکرێت یاسا چی لەگەڵ لەم حاڵەتە ئەگەر ئافرەتەکە سەلماندی کە ڕاتبێکی هەیە ڕاتبەکەی باشە یاخود بابڵێن لە سلکی حکومی دەوام دەکا یاخود لە شەریکێکی ئەهلی دەوام دەکا کتاب دەکەی لە بۆ ئەو جیهەتە ئەو جیهەتە بەبێ ئەوەی خۆی موافق بکاتن لە ڕاتبەکەی دەجاردرێتەوە لە بۆ دایرەی تەنفیس کە کتاب دەکرێت و پارەکەی دەجاردرێتەوە ئافرەتەکە وەری دەگرێت لەو حاڵەتە تەنیا لە حاڵەتە کە هیچمان پێی ناکرێت لەگەر پیاوەکە ئەوەیە کە کاسب بێ و باری داراییەکەی باش نەبێ و لەسەر موچەکی باوڵێن لەسەر پارەی ڕۆژانەی خۆی بی باشە ئەگەر بە کورتی پێم بڵێ ئایا ئەگەر ژنەکە یاخود دایکەکە هەستا بوو بەدانێتی بۆ منداڵەکان و باری داراییشی باش بوو لە هەر هەمان حاڵەتدا هەر یاخود بڵێ نەفەقاکوێتە سەر باوکەکە نەفەقەی منداڵ کوڕ تا ژن دێنێ و تا جامی ئەو با بڵێن کۆمەڵی وسائل هەیە سەروی 18 ساڵی و کتیش تاکو زەواز دەکا نەفەقەی لەسەر بابیتی لەگە کاتێک ئەگەر دایکە لە کاتێکە کە دایکەکە ملیۆنێریش بی نەفەقە حەقی منداڵە لە گردنی بابە ئەوە هەم بە شەرعیەن و هەم بە قانونیەنیش بە خێوکردنی منداڵ لەسەر بابە نەفەقەی ئافرەتیش لەسەر پیاوەکەیە دوای جیابوون باشە ئەزانین ێستا بارودۆخەکە زۆر گۆڕانکاری بەسراتەوە جاران ئەگەر ژنان ئیشیان نەکردا لە ماڵەوە بوونە بەڵام ئێستا بە پێچوانێ هاوشانی پیاوان کارەکەن و موچی خۆیان هەیە یاخود داهاتێکی خۆیان هەیە ماگانە ئێوە لەم حاڵەتەیە هەوڵتن نەداوە بۆ هەموارکردنەوەی هەندێک دەقی یاساکان ئافرەتەکە بەخۆی دەتوانێت بژێوی خۆی دابێ بکە و بڵێ نامەوێ بژێوی پیاوەکەم پێویست نییە جاروە هەبوو یارمەتی پیاوەکەشیدایە کە زانێتی دەستی زۆر کورتە ینی ئەوە نابێتە ڕێگر لە بۆ ئەوەی کە بڵێت و قانونێکی لە بۆ هەموار بکەیت چونکە لە هەموو ڕووەکانەوە پێویستی بە هەموارکردنەوە نییە پێویستی بە هەموارکردنەوە نیە چونکە متەکاملە ئەو قانونە ئێستا متەکامل بۆ هەموو سەردەمێکیشە بێت و بۆ هەموو سەردەمێکیش دەبێت چونکە بینی ژن و پیاو و جیابوونەوە و بابەتی دایانی و منداڵەکان بە قانونێک لەسەر شەرعیەت ینی بە با بڵێن کۆ ئەمە دێن لەسەر ئاینی ئیسلامەوە
زۆر بێڕێکخرا ڕاستە کە پێویستی وای نابین پێویستی بە تعدیلکردنەوە هەبیتن چونکە ئێستا کاملە قانونەکە و زۆر لەگەر ئێمەش کۆمەڵگە ئێمەش دەگونجێ هەرچەنە بابەتەکە زۆر هەڵەگرێ ساراخان بۆی کە قسەی زۆر زیاتری لەسەر بکرێت دەخەکان زۆرن بەڵام بەپێی ئەو دەرفەتەی لە بەرنمەکە هەیە هەرەوەن دەتوانیمان قسەی لەسەر بکەین بۆ هیواین کە پەیامەکەت گەشت بێت زۆر سپاس بۆی کەم ڕۆمیوانی پرۆگرام بووی کە پەیامەکەمان گەیشتووە و داواش دەکەین کە دایک و باوکان زیاتر ڕەچاوی منداڵەکان بکەن چونکە بە جددی منداڵ پێویستی بە هەردوو لایەن ڕاستە و حاتیفەی هەردووک لایەن گرنگی پێدانی هەردوو لایەن ئینشاڵڵا دایک و باوکەکانمان ینی زیاتر پەرە بە بەخێوکردنی منداڵەکان بدەن و هیوای تەندروستی باش و سەرکەوتن دەخوازم و لە بۆ بینەرانیشمان ئینشاءڵڵا هەمیشە سەرکەوتوو بێکێشە و بێگیرگرفت دەبن ئینشاءڵڵا خێزانەکان هەمیشە لە بەردۆخێکی باش و بەختەوەریا بن زۆر سپاس بۆیەوە سپاس بۆ تۆش بەڵێ لە باشووری ڕۆژئاوای بۆسنیا دەیان پیا و بەشداریان لە پێشبڕکێی درێنەکردنی گژوگیا کرد و خانمانیش لە دەوریاندا کۆبوونەوە ئەو پێشبڕکێ زیاتر لە 250 ساڵە پێشبڕکەی درێنەکردنی گژوگیا بە کەرەمتوو یاخود مەڵەخان لە بۆسنیا سازەکرێت ساڵی ڕابردووش پێشبڕکێکە لە لیستی کە لە بوریەکانی جیهان تۆمارکرا با ببینین بزانین پێشبڕکێکی پیاوان چۆن و ژنانیش چۆن سەریانەکەن Dhan kes di pêşbirka birîna giyayî de li bilindahiyên Kuprus li başûrê Rojavayê Bosniyayê peşdar bûn. Kesên beşdar divê bi dasê û bi şêweyê kevin giya bibirin û li ser awa û qebareya jîkirinê û demê pêçûyî kesê serkeftî tê hilbijartin. Ev çil salin ev das li cem min e. Dema xelek dibînin ku ez das di birîna giyayê de bikartînim henekan bi min dikin û dibêjin çawa pê divirî lê bi rastî gelekî baş e. Di vê pêşbirkê de tenê zilam peşdar dibin. Temenê peşdarbûyan jî divê li ser 18 salî re be. Jinên li vir amade jî giyayê jêkirî didin hev û xwarinê ji mêvanan re çê dikin. Kupreška kositba znači Birîna giyê li Kubrus tê wateya ku tu bibîne sax bê li ber çavgirtina samanên heyî li vir û erdên çandiniyê tiştekî din nîne ku li vir çê bibe bav û kalê me gelek kar ji bo vê yekê kirine. Ev pêşbirk ji berî 250 salan ve birêve diçe. Ji taybetmendiyên wê jî divê her kes cilûbergên kulturî li xwe bike. Tevahiya pêkhateyên navçeyê jî bê cêwazî dikarin peşdar bibin. Li dawiya sala 2020 jî ev pêşbirk li ser lîsta UNESCO ya mîratên mirovahiyê hate zêdekirin. لە مێژە پامنێرانمان وەرنەگرتووە بە تایبەت هێرۆ مەولودی کە ماوەیەکی زۆرە نەهاتووە بە بابەتەکانی بەشدار بێت لە پرۆگرامی ڕۆژ باش بەڵام من بەیانی هێرۆ مەولودیمان لەگەڵە بێت لە هەولێرەوە بزانین چی بۆ ئامادەکردوین بەیانیت باش هێرۆ ڕۆژێکی باش و دووبارە بەخێر بیتەوە بۆ پرۆگرام و بزانین زانیاریەکان چی ئەمڕۆ چیت ئامادە کردووە هەربژی هاژە بەیانیتەوە سەرجەم بینەرانیش باش دیارە ڕستێکی کورد وەرگیراوە ئێستا بەردەوامە بین هەموو هەفتەی هەوڵە دەین کە بابەتێکی پەیوەست بە ڕۆژ و پەیوەست بە هاوڵاتیان و کاسبکاران بخێنە ڕوو ئاشنا بن بە کار و پیشەکانیان وەرزی گەرما یەکێکە لەو وەرزانەی ڕەنگە خۆمان سیزمین لە بەردەم گەرمادا بەڵام هەر ئێمە سیز نابین میوە و سەوزە زۆر هەستیارن هاژە بە تایبەتی ڕەنگە هەندێکیان تەنها بۆ یەک ڕۆژ بمێنێتەوە هەندێکیشیان ڕەنگە بۆ چەند کاتژمێرێک بمێنێتەوە ئێستا زۆربەی کاسبکارە و کەسانی کە میوە و سەوزە دەفرۆشن بەیانیان زوو کاتژمێر 4 دەچن بۆ گۆمەرگ ئەگە گۆمەرگ بزانیت چە ڕاوتێکە و چ قەرەباڵێکی لە خۆ گرتووە بەڵام دوکاندارەکان پاشان ئەم کاتژمێرانە دەگەنەوە ڕەنگە ئێستا ئەگە ببینن لە کامێراکەوە دەبینن بەشێکی لە میوەکان کە پێشتر ماوەتەی ڕۆژی ڕابردووە سیسێکی پێوە دیارە بەهۆی گەرماکەوەیە بەڵام ئەوان هەوڵەدان ڕۆژانە شتی نوێ پێشکەش بە هاوڵاتیان بکەن بۆ نمەوانێکە لە وڵاتانی دیکەوە دێ لێرە دەبینم بە پێوەیکە لەناو ئەم گۆنیانە دادەنداوە پێ دەچێ ئەمانە خەیاری کوردەواری بکە تاموبوونێکی زۆر خۆشیە بۆ بەیانیان زۆر بە تایبەت دەزان تو زۆر حەزت لە خەیارە بۆ بەیانیان
زۆر تامبوونێکی خۆشیە کاک سعدێکێکە لەو کەسانەی کەم ئەم دوکانەی هەیە و زۆریش ماندووە و ئێمەش بۆ بەیانێ زۆر سەر و دڵمانگرتووە بەیانی باش کاک سعد بەیانی باشتر بخێمە سەر چاوم بەڕێز کاک سعدی دەبینم بار هەڵگرەکەم هاتووە و گەیشتووە و کەلوپەلتان هێنا و خۆراکتان هێناوە و بە تایبەتی میوە و سەوزە و وەکو خۆتان گوتنی داڕە ڕستقتان هێناوە ئەم ڕستقانە زیاتر لە چیەوە دێ ماشەڵڵا ترێ شتەکەش زۆر جوانە چۆن پێشنیارەکە بۆ هاوڵەتیان بۆی کە ڕای دەگرن زوو تێکنێتن والله ئەوە دەبیتن بەخۆی ڕاستت دەبێت ساردبی جێەکەی فێنێک بێتن بەزێن باکم وێ جێمان نێرە ژووری لە پێش دەرگا عەرز دەکەم بەزیمە چێ ڕۆژانەیە ڕۆژانە ڕستقەی دەین ئێستا ترێی جنوبە دەکە لە خوار حەراق دێ ئەو ترێ هەروەترا جێلاسەکە ئێرانیا ڕۆژانە بێ و ڕستقە تێکەچی دەبێ ڕۆژانە مەحارب کە لەگە پاش مەغریبێ دەوری عیشای خلاص بی ئەدی سەوزەکان ڕۆژانەیە سەوزەکان هەمووی خۆمانە لێرکانە بەرمی کوردستانە هەمووی ڕۆژانەیە بەزیمە لێن دەر سەوزە هەیە بەسە سەوزەی خراپەیە بەزەمە ناهینین ئەو سەوزە ئێستا لە سەلاجە هەریگری کابرا 2 ڕۆژ شیز دێنێ باشە هەندێک سەوزە و کوتەرەتیزە و جەرجی خۆڕاناگری ناسکە بەس کەرەوزە سرقا ئەوانە خۆڕادەگریتن ئەوە بۆ مای چەنێک بۆ نمونە ئەگەر ئەو سڵقا بۆ مای چەنێک دەمێنێتەوە 1 ڕۆژ ئەگەر لە سەلاجەی ببا 2 ڕۆژ 3 ڕۆژ خۆ دەگری بەس لە سەلاجەی ئێستا لە سەلاجدانە کەس نایبە هەندێک جار دەبینی بۆ نمونەگە بۆ ماڵە سەوزە دەکڕی هەندێک سەوزەکان تێکەڵ دەکەن ئەو سەوزانە نابێکۆتێکە هەموو پێک و زەر دەبێت زەر دەبێتن تەرەتولە هەموو تێکەدا تەرەتولە هەمووی تێکەداتن بەس نات زەرجیر و کەرەوز و شوی توانە خۆڕاگرە هەتایبەت معدن و هیچ لێنایە بەس تەرەتولەکە لەگەڵوان کە تێکەر کرد تێرەتولە عرارەتی زیاتر گەرم دەبیتن لە سندوقش ئێستا شروع دەکەیت تەماشای ناوان کە 2 قات لە سێکە ژێرەوەی هەمووی گەرم داهاتووە ئەگە زوو بە تاینەکەی هەر هەمووی زەر دەکات خوارستامدات و زۆر سپاس دەکەین کە لەگەڵ ئێمە بووی هاژە ئەمە کە باسم کرد ئەم بەرهەمەکان هەندێکیان خۆماڵیە هەندێکیان لە دەرەوەی وڵاتیان بەڵام گرنگ ڕاگررتنەکەیتی وا ئاماژە بۆ دەکات دەبێت شوێنەکان هەوڵدەن کە زیاتر فێنێک بێ بەڵام کەشەوە گەرمەیتر وانژاگەدان و هەموو ڕۆژە هەوڵەدەن کە ئەم ڕستقانە بۆ هاوڵاتیان بدەن و جوانترین ڕست و سەوزە و میوە پێشکەش بە هاوڵاتیان زۆر سپاس بۆ تۆ هێرۆ سپاس بۆ زانیاریەکانە سپاس بۆ میوانەکەشە بە هیواین هەمیشە بەرهەمێکی باش و خۆماڵی بگاتە دەست هاوڵاتیان من کەش و هەوای کینیا لەوێش پلەکانی گەرما ئەوەندە بەرز بۆ تۆ کاوای کردو وڵاتەی تر ببێتە گەورەتی یاخود بڵین ئەو بەرهەمە بەناوبانگەی کە هەیبوو لە پێشترا بۆ بەرهەمێنانی چا ئێستا وانەمێنێت چونکە گەورەترین بەرهەمهێنەری چایە لە جیهانە بەڵام بە پێی لێکۆڵینەوەکان تا ساڵی 2050 پێچێ بە ڕێژەی لە 126 لە باری گونجاوی خۆی بۆ چاندنی چا لەدەستدات ئەمە واکات کە زیانێکی گەورە بە جوتیارانی چا لە وڵاتە بکەوێت کینیا وەکوتم گەورەترین هەناردەکاری چا لە جیهانە و بەشی زۆری بەرهەمی چاکەشی بۆ بەریتانیا هەناردەکە و بۆ ئەمریکاش بەڵام چەند ساڵێکە بەشێک لە کێڵگەکانی ئەو وڵاتە وەک جاران بەرهەمدار نین بەهۆی ئەو گۆڕانکاریی کە لە کەشوهەوا ڕوویداوە و وای کردووە کە گۆڕانکاریش لە خاکەکەی یاخود لە بەرهەمەکانی دروست ببێت. جوتیارانی نایرۆبی پایتەختی کینیا بەڕووبەری 14 کیلۆمەتر بە نرخترین جۆری گەڵا چاکان دەڕننەوە بەڵام بەرووبوومەکەیان بەو شێوەیە ساڵانی ڕابردوو نییە بەهۆی گۆڕانی کەشوهەوا کە بارانبارینی نەئاسایی لافا و وشکە ساڵی و بەرزبوونەوەی پلەکانی گەرمە هەمووی مەترسی لەسەر کێڵگەکانی چا دروست کردووە کە ساڵانێک بە وریایی و چاودێری تەواو و ماندووبوونی زۆرەوە چێنراون. لە هەوڵێکدا بۆ دۆزینەوەی سەرچاوی جێگرەوەی داهات و هەمەجۆرکردنی بەرهەمە کشت و کاڵەکان ئەو میوە و بەرهەمانە دەچێنن کە لەگەڵ کەشت و هەوادا بگونجێت. گابریل جوتیارێکی نایرۆبیە و دەڵێت ئەنەناس دەچێنین لە بەشێکی خاکەکەماندا چونکە باشتر گەشە دەکات. ئەم چایە لە تەمەنی گەنجی مندا چێنرا بوو لە ساڵی 1959 ئەو کاتانە بارانێکی زۆر دەباری بۆیە لە مانگێکدا 4 جار دەمانچینیەوە کەچ و هەوا گۆڕا و ئەوەندە باران نابارێت بۆیە ئێستا لە جیاتی 4 جار 2 جار چاکۆ دەکەینەوە و ئیتر منیش بەریارمدا کێلگەکان بە ئەناناسدا بچێنم چونکە پێویستیان بە بارانی زۆر نییە. ئەگەر جوتیاران بەردەوام بن لە چاندنی چا ئەوە بەو داهاتە کەمەی دەبێتە سەرچاوی بژێویان ناتوانن بەردەوام بن بەجێی دەهێڵن هەرچەندە پیشەسازی چای کینیا بەشداری دەکات لە نزیکەی لە 4% بەرهەمهێنانی ئەو وڵاتە
بەڵام گۆڕانی کەشوهەوا چانسێکی دیکە دەدات بە جوتیاران بۆ سەرچاوی داهاتی دیکە بەپێی راپۆرتێکی توێژەران کە لە ئایاری 2021 داکراوە تا ساڵی 2050 گۆڕانی کەشوهەوا باری بەرهەمهێنانی چا بۆ زیاتر لە نیوە کەم دەکاتەوە لە هەندێک ناوچەدا کە تەنیا چایان هەیە و ڕێژەی گەشەکردنی چا لە ئاستێکی بەرزدایە ئەوە بڕی بەرهەمهێنانیان تا ساڵی 2050 بە ڕێژەی لە 39دا دادەبەزێت. راپۆرتمان هەیە دەڵێت تا ساڵی 2050 و ناوچەیە کە چای تێدا گەشە کردووە نیوەی ئەوەی تێدا دەمێنێت کەواتە ئەو جوتیارانەی پشت بە چاندنی چا دەبەستن تا دێت زیاتر کارەکەیان لاواز دەبێت. لە کاتێکدا کە کەشوهەوا بەردەوام لە گۆڕانکاریدا هەروەها ناوچەکەش لە ڕووی خاک و گونجاویەوە دەگۆڕێت. کینیا گەورەترین هەناردەکەری چای ڕەشە لە جیهاندا زیاتر لە هەموو وڵاتانی جیهان چای بۆن خۆش بۆ ئەمریکا دابین دەکات. بەڵام شارەزایان بەردەوام هۆشداری دەدەن لەبارەی مەترسیەکانی گۆڕانی کەشوهەوا کە بارانبارینی نەئاسایی لافا و وشکە ساڵی و بەرزی پلەکانی گەرما وا دەکات چی دیکە ئەو گەشە سندنانە بەخۆوە نەبینێت لە بەرهەمهێنانی چادا. گروپێکی هاکەری رووسی کە سەدان کۆمپانیای جیهانیان ها کردووە دەستیان بەسەر ژمارەی زۆر داتاداگرتووە. ئەم گروپە هاکەرە رووسیا داواکەن کە ئەو کۆمپانیانی بڕی کە هاکیان کردوون بڕی 7 ملیۆن دۆلاریان بۆ دابین بکەن بۆی کە دەستبەرداری داتاکان بن یاخود داتاکانیان بنەوە. گروپەکە نزیکەی 200 کۆمپانیای جیهانی ها کردووە و داوای سەرانیان لێکەن ئەوەش لە پرۆسەیەکی هاکینی فراواندا هەزاران کۆمپیوتەریان ها کردووە. ماڵپەری بلومبێرگ لای خۆیەوە بڵاوی کردوتەوە هێرشەکان بە پلەی یەکەم ئەو کۆمپانیانی گرتوتەوە کە خزمەتگوزاری بۆ کۆمپانیا تەکنۆلۆژیە بچووک و مامناوەندەکان دابینەکەن. ماڵپەری The Healthy پزیشکی بڵاوی کردوتەوە زۆرینەی پاڵەکان بە شێوەیەکی ئاسان کاتێک لەسەر نینۆک دروستە بن کە زبرێک یاخود بڵێن زەبرێکی قورس یاخود پێکدانێک بەر نینۆک بکەوێت بۆەوەش پەڵەکان ماوەیەکی پێویستە تاونە بێت تا نامێنێ. بەڵام دروستبوونی ئەو جۆرە یاخود ئەو جۆرەی نیشانەی نەخۆشی مەترسیدارە ئەگەرێکی زۆر کەمە. سۆنیتا بۆسینا پزیشکێکی پسپۆڕی ئەمریکایە کە ئاماژە بەوا کات گەشەی نینۆک بە پێی وەرزی و کەش و هەوا و پلەی گەرمی ئەگۆڕێت. ئەو پەڵەیەش کە دروستە بێت لەگەڵ گەشەی نینۆکەکەدا ونەبێت بە تایبەت لە وەرزی زستاندا نینۆک خێراتر گەشاکە. ئەوە ژواکات پەڵەکە زووتر دیار نەمێنێت بەڵام لە وەرزی هاوین وە کاتی گەرما ماوەیەکی زیاتری پێچێت بۆەوەی کە پەڵەکە دیار نەمێنێت. هۆکارێکی دیکەی دروستبوونی پەڵەی سپی کە زیاتر لە خانماندا دەبێت هەستیاریە بە تایبەت بۆیی نینۆک و ئەو مادەیەی بۆیەکەی پێلا ئابرێت لەگەڵ بەکارهێنانی ئەو مادانش کە هەستیاریە یاخود هەستیارەکە نامێنێت. ئەو کەڕوەی تووشی پەنجەکانە بێت یەکێکی دیکەی لە هۆکارەکانی دروستبوونی پاڵا لەسەر نینۆک ئەمە زیاتر لەسەر نینۆکەکانی قاچ دروستە بێت ئەگەری هەیە نەخۆشیەکە گەشە بکات و لەسەر ڕووی نینۆک بڵاو بێتەوە. ئاماژەش بۆ کراوە هۆکارێکی بڵاوی دروستبوونی پەڵەی نینۆک نەخۆشیەکانی پێستە بە تایبەت ئەگزیما و سەدەف کە زۆرجار دەبنەهۆی دروستبوونی پەڵە لەسەر نینۆک. لە حاڵەتی زۆر دەگمەندا دروستبوونی پەڵەی نینۆک هۆکاری دیکەی هەیە کە ڕەنگە مەترسیدار بێت وەک نەمانی بەرگری و ئەگەری توشبوون بە نەخۆشیەکانی دڵ و سستبوونی گورچیلە و پسپۆرانی تەندروستیاڵان ئەگەر کەسێک پەڵەی سەر نینۆکی هەبێت و هیچ کام لە گرفتەکانی کە باس کراوە نەیبێت باشترە سەردانی پزیشک بکات و ڕاوێژێک بە کەسانی پسپۆر بکات بە تایبەت ئەگەر هەناسەتوندی و ئازاری سنگ و ناڕێکی لە لێدانەکانی دڵیدا هەبوو. ئێستا بابەهای دراوەبیانەکە و نرخی زر لە بازاڕەکانی هەرێمی کوردستان ببینین بزانین چ گۆڕانکاریەکی بەسەرا هاتووە چونکە ئێمە هەمیشە
هەموو ڕۆژێک بەهای دراوەکانتان بۆ ئامادەکەین زانین کە پێیوەستە بە باری دارایی و ئابووری هەریەکێکمانەوە کە $100 ئەمریکی بووە بە 147,000 دینار ئەمەش دابەزینی بەخۆیەوە بینیوە و 100 یۆرۆ بووە بە 175,000 و 100 پاوەند بووە بە 204,500 دیناری عێراقی و 100 لیرەی تورکیش ئێستا 17,150 دینارە و 100 تومانی ئێرانی 5,970 دیناری عێراقیە. جیا لەوانە مەسخاڵێک زێری ئایار 24 423,000 دیناری عێراقی و مەسخاڵێک زێری ئایار 21 373,000 دیناری عێراقی و مەسخاڵێک زێری ئایار 18 318,000 دیناری عێراقیە. هەموو بڕگە و بابەتەکانی ئەمڕۆ کە ئامادەمان کردبوو لە پرۆگرامی ڕۆژباش پێشکەشم کردە بۆ هیوایم کە بەدڵی ئێوەی بینەر و بیسەر ببێت. کاتێکی خۆش و هەمیشە تەندروست باش بن و ماڵەوە.